بینەرانی عزیز لە هەرکوێکن سڵاوی ئەمەتان لێ بۆم کاتتان باش پرۆگرامێکی دیکەی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز کاکدانا حسامان کردووە کە بەڕێزیان ڕاگەیاندنکارن هەروەها ئەندامی دەستی کارگەری ڕێکخراوی کوردستان دیالۆگن. ئەمڕۆ قسە و باسەکەین لەسەر کاری ڕێکخراوەیی هەروەها ڕۆڵی گەنجان لە کاری ڕێکخراوەییدا. کاکدانا بەخێربەی سەر و سەرچاو. سپاس بۆ ئامادەبوونت. کاکدانا باسی ئەوم کرد کە ئەمڕۆ باسی ڕۆڵی گەنجانەکەین، باسی کاری ڕێکخراوەیی ئەکەین. بزانم لە ئێستادا ڕێکخراوەکانی کوردستان بەپێی چەند ئامارێک لە ئێستادا ژمارەیەکی زۆر لە ڕێکخراوەکان هەن لە کوردستانە بە خۆشحاڵیەوە. بزانم کاری ڕێکخراوەی لە ئێستادا لە چه ئاستێکایە بە تایبەت لە کوردستاندا؟ سپاس بۆ بەڕێز سپاس بۆ بەرنامەکەتان. هەڵبەت ئەوەی بۆ چوونی منە دەربارەی بە کاری ڕێکخراوەیی وەکو کاری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بێگومان ئەم ڕێکخراوانەی کۆمەڵگەی مەدەنی وەکو کۆمەڵە ڕێکخراوێک وەکو تەواوکەری کاری ئەو کارانی دیکە لە کۆمەڵگەیە ئەنجام دەدرێت بۆی ئەمانیشان بەشانی ئەو کارانە هەوڵ دەدەن کۆمەڵگە بەرەو پێشەوە بچن. بۆیە ئەم ڕێکخراوانە کە دامەزراون هەر لە سەرەتای دروستبوونیشانەوە بۆ ئەو بووە کە کۆمەڵگەکان یاخود ئەو کۆمەڵگانی کە هەیە هەنگاوی باشتری تا بنرێ لە بواری بەرەو پێچوون لە بواری کولتور لە بواری سەقافەوە لە بواری ئەدەبی و لە بواری ڕۆشنبیریدا ئەمانە کۆمەڵەت دەسەواژەیەکن یاخود کۆمەڵ چەمپێکن بوونە بە دروشم و کاری ڕێکخراوەیی کە لە ماوەکانی پێشووتردا ڕێکخراوەکان بە ئەنجامیان گەاندووە و هەوڵ بۆ بەرەو پێشبردننی ئەم چەمپیانە دەدەن و بە پراکتیزەکردنی لە کۆمەڵگەدا. بۆیە بەڕێی بن ڕێکخراوەکان کە مێژوویەکی دوور و درێژی هەیە لە جیهاندا کە دامەزراون و لە هەرێمی کوردستانیشدا کە مێژۆکی دەگەرێتەوە بۆ دوای ساڵی 1990 کە وەکو چەمک لە کۆمەڵگەدا فراوان بڵاو بۆ تۆرەکو چۆن چەمکی مافی ئافرەت و وەکو چەمکەکانی دیکە ئازادی و دیموکراسی و کۆمەڵە چەمکی دیکە لە دوای ساڵی 1990ەوە بە فراوانی لە کۆمەڵگەی کوردی بڵاو بوویەوە. بۆیە چەمکی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیشێکێکە لەو چەمکانی کە لەناو کۆمەڵگەی ئێمەدا چەسپا و کاری بۆکرا لەلایەن حکوومەت لەلایەن پەرلەمان لەلایەن حزبە سیاسیەکانەوە. بۆیە ئەمە وای کرد کە هەنگاوی باشدا بۆ دامەزراندنی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە توانم بڵێم بە خۆشبەختانەوە ئێستا زیاتر لە 5,000 ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی هەیە کە کار دەکەن جا هەریەکان بە شێواز و بە ئالەتی کارکردنی خۆیان. ئەوەی جێگەی خۆشحاڵیە کە من جێگەی تێبینێ بۆ منیش لەوەیە کە زۆرێک لەم ڕێکخراوانی کۆمەڵگەی مەدەنی کە کار دەکەن ئەتوانە بڵێم توێژێکی گەنجانی تێدایە کە دوجار ئەم گەنجان نتوانیوانە شۆڕشێک بەرپا بکەن لە نێوان ڕێکخراوەکانەوە لەوەی کە پەیامێک بگەێنن بە حزبە دەسەڵاتدارەکان و بە حزبە سیاسەکانی وڵاتەکان کە بتوانن لەوەی کە پەیامی کۆمەڵگا لە دەرەوەی ئایدۆلۆژیا و فکرە سیاسی حزبەکان کە هەیە پەیامێکی دیکەش هەیە کە بریتە لە بەرەوپێشوونی بواری کولتوری و لە بەرەوپێشوونی بواری ئابووری و لە کۆمەڵێک سێکتەری دیکەی کە لە کۆمەڵگەدا هەیە. بۆیە ئەم بەرەوپێشوونە ئەتوانم بڵێم هەنگاوی زۆر باشی بۆ نراوە و ئەوەشی کە هۆکارێکی سەرەکی بۆ ئەوەی کە ئەم ڕێکخراوانە بگێ بە لوتکە ئەوەیە کە گەنج بە شێوازێکی فراوان کاری لەناو ئەم ڕێکخراوانە کردووە. بۆیە توانم بڵێم پەیامەکە لەوەیە کورد بکەمەوە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە شێوازێکی گشتی توانیویانە کار لەسەر بەرەوپێشچوونی کۆمەڵگا بکەن لە هەموو سێکتەرەکانە و لە بواری ئەدەبی لە بواری هونەری لە بواری کولتوری و لە بواری ژینگەییدا هەنگاوی زۆر باش نراوە. بۆیە ئەمە وای کردووە کە ئەتوانم لەم ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بێگومان هەنگاوی زۆر باش نراوە بەڵام هێشتانە ئەتوانم بڵێم لە جێگەی ئەو تموحانیە کە کۆمەڵگە هەیەی. باسی ئەوەکەی کە لە جێگەی ئەو تموحانیە کە ئێمە پێویستمان پێێتی لە ئێستاە کۆمەڵگای کوردی کۆمەڵگای خۆمان زیاتر پێویستمان بە چ جۆرە ڕێکخراوێکە زیاتر ئێمە کێشەکانمان لە چ ڕوویەکەوەیە یعنی زیاتر ئەو ڕێکخراوانی کە ئامەزرێن پێویستە لەسەر چ بنەمایەک بن یاخۆ لەسەر چ سێکتەرێک کار بکەن لەبەرەوەی ئێمە خۆتەزانی کۆمەڵگانی هەممە چەشنە هەممە جۆرە ئەو بابەتانی کە باسیت کرد بۆ نمونە ئەدەبیە هونەریە زانستیە وەرزش ینی هەممە چەشنن ڕێکخراوەکان بەڵام پێویستە زیاتر کار لەسەر چی بکرێت؟ بێگومان ڕێکخراوەکان هەر ڕێکخراوێک کە خۆی دادەمەزرێت لەسەر بنەمای کۆمەڵێک پەیڕۆ پرۆگرام بۆ خۆی دادەنێت لەسەر ئەو بنەمانە کار دەکات. و من ئەتوانم بڵێم یەکێک لەوەی کە ئەوەی ئەو خاڵی کە ڕێکخراوەکان نەگەشتون بۆی کە بگەن بۆی کە بۆ کرۆکی ئەو کاری کە خۆیان پرۆژە و بەرنامەیان بۆ داناوە ئەوە بێت کە ڕێکخراوەکان ئێستا
هەرچەند ئەمە لە جانبێکی درەوە جێگەی دڵخۆشی ئێمە زیاتر لە 5,000 ڕێکخراومان هەیە لە کوردستاندا. بەو شێوە فراوانە جێگەی دڵخۆشیە، بەڵام لە جانبێکی دیکە ئەگەر تەماشای ئەم بابەتە بکەیت دەبینی کۆمەڵە ڕێکخراو هەیە تەنیا لە شێوازی ناو شکڵا ماوەتەوە، واتە ئەم ڕێکخراوانە نەبوونە بە ڕێکخراوی فعلی و کارکردن. یعنی ئەم ڕێکخراوانە تەنیا ئەویان هێشتۆتەوە لەناو کۆمەڵگەیە بۆ شێوازە مەونەتەوە، تەنیا ناون کۆمەڵە ستافن شێوازی کارکردن، ئەدای کارکردنیان، شێوازی ئیشکردنیان دیار نییە. یعنی کە ئەمە وای کردووە کە ئەم ڕێکخراوانە ئەتوانم بڵێم بەس فەراغی بێ لە فەراغەکانیان پڕکرد بێتەوە لە کۆمەڵگەدا. بۆیە ئەم ڕێکخراوانە ئەتوانن لە کۆمەڵێک جانبی زۆر باشەوە کار بکەن کە دوجار من خۆشم ئەندامی دەستەی کارگەری ڕێکخراوی کوردستان دیالۆکم. یەکێک لە بەرنامە گرنگەکانی ئێمە وەکو کاری ڕێکخراویمان ئەوە بۆ کار بکەین لەوەی کە بتوانین کولتوری کۆمەڵگی خۆمان کە کولتورێکی زۆر جوانە کە کولتورێکی کوردەواریە بتوانین ئەم شێوازە کولتورە کۆمەڵایەتیە بهێڵینەوە لە ناو خەڵکیدا. بۆ ئێمە لە ماوەکانی ڕابردوودا زۆر کارمان کردووە لە بواری ئەدەبیدا کە لە بوارە ئەدەبیەکان بە هەموو شێوازەکانی وەکو ڕۆمان، چیرۆک و لە بواری ئەدەبی شەعر لەمانەدا زۆر کارمان لەسەر ئەمانە کردووە لە بۆی کە بتوانین زیندوێتی ببەخشینەوە جارێکی تر بە ڕۆمان و ئەدەبی کوردی لەناو کۆمەڵگەی کوردیدا. یەکێک لەو کارانی کە ئێمە کردومانە لە ماوەکانی ڕابردوودا ئەتوانم بڵێم ئەوە بۆ ئێمە هەوڵمانداوەکو ڕێکخراوی کوردستان دیالۆگ ڕێکخراوێک بین کە زیاتر ڕێکخراوێکی گرنگی بین بۆ کەسانی کە لە ژیان ناماون. یعنی یەکێک لەو جانیبانە کە زۆر گرنگیمان پێیاوە ئەو کەسانن کە لە ژیان ناماون بەقەت ئەوە لای ئێمە گرنگ بووە کە لە جیاتی ئەوەی کە زیاتر هەر گرنگی بین بۆ کەسانی کە وەفاتیان کردووە و کە لە ژیانە نەماون. چونکە دوجار ئێمە لە کۆمەڵگەیەکیان بێگومان کۆمەڵگاکە هەمیشە بۆ ئێمە زۆربەمان بەرجۆمان کەوێت کە کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی مردوپەرستی زیندوو کوژە. ئێمە وەکو کوردستان دیالۆگ هەوڵمانداوە لە جانیبە لەو جانیبانی کە کاری لەسەر بکەین ئەوە بێ کە ئەو کەسانی لە ژیان ناماون تاوەکو لە ژیانان قەدریان بزانین و ڕێزلێنانیان بۆ بکەین. بۆیە لەم بۆ ئێمە کارمان لەسەر ئەم خاڵە کردووە و کاری ئێمە وەکو ڕێکخراوی کوردستان دیالۆگ بریتی بۆ لە گەیاندنی کللتوری کوردی بە نەوەکانی ئێمە کە تازە لەدایک دەبن تازە پێدەگەن. بەتایبەتی ئێمە لە ماوەکانی پێشوودا و لە یەکی شەشدا کە هەموو ساڵێک لە یەکی شەش کە ڕۆژی گیانی مناڵانە ئێمە یادی ئەوە دەکەینەوە کە مناڵانی خۆمان گۆش بکەین بەوەی کە بە سرود و ئاوازی کوردی و بە شێوازێکی کوردەواری کە دەلالەتەکە کە گەیاندنی پەیامی کوردەواری ئێمە بە نەوەکانی دوای خۆمان بتوانین پەیامی کۆمەڵی کوردی بگەینەوە بە نەوەکانی دوای خۆمان وەجی دوای خۆمان. بۆیە ئەتوانم بە کورتی بکەمەوە بابەتەکە لەوەیە کە ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دەتوانین کۆمەڵێک جانبی زۆر باشەیە کاری تا بکەیت. لەو جانیبانە ئەوەیە کە بتوانین یاخود یەکێک لەو سێکتەرە گرنگانی کە کاری لەسەر بکەین بریتێ لە بواری بە کللتوری خوێندنەوە و بە کللتورکردنی خوێنەوە لە کۆمەڵگەی ئێمەدا و کللتوری کوردەواری بە هەموو شێوە جەشنەکانی کە هەیە وەزائیدەن بتوانین پەیامی ئەدەبی هونەری کە لە ماوەکانی ڕابردوودا هەبووە لەناو کۆمەڵگەی ئێمەدا زیاتر بە زیندوێتی بێڵینەوە. چونکە دوجار بیرمان نەچێت ئێستا لە ڕۆژگاری ئەمڕۆدا بە بۆنی سۆشیال میدیاوە کە سۆشیال میدیا دنیای تەنیوە بەوەی کە بەرەو پێشوونی زۆر باشی بەخۆی بینیوە ئێمەش وەکو ڕێکخراوەکان بتوانین لە سێکتەرەکان بتوانین کاریگەریمان لەسەر خەڵکە بێ لەوەی کە بتوانین تاکی کورد و کۆمەڵگەی کوردیش بۆ گۆش بکەین کە گرنگی بە کللتور و عادەت و تەقالیدی خۆمان. زۆر باشە باسی ئەوەت کرد بزانم لە ئێستاە ئەوەی ئاگادار بیت تا چەند ئەم ڕێکخراوانەی کە لە کوردستانان هەیە کە باسی ئەوەت کرد کە زیاتر لە 5,000 ڕێکخراو هەیە تا چەند گرنگیان بە ئینتیمای نیشتیمانی یاوە ئەو بابەتە هونەری و ئەدەبیەکان ئەگەر بەلاوە بنین ئەگەر باز لە بابەتی ئینتیمای نیشتیمانی بکەین تا چەند کاریان لەسەر ئینتیمای نیشتیمانی کردووە لەسەر بۆ نمونە ڕۆژە نیشتیمانیەکان کردوێتەوە بۆ نمونە بۆنە نیشتیمانیەکان تا چەند گرنگی بەمانە ئەدرێ لە ئێستا لەلایەن ڕێکخراوەکانەوە. بێگومان من ئەوەنەی لەوەکو ڕێکخراوی کوردستان دیالۆگ و وەکەوەی کە دۆستایەتیمان لەگەڵ ڕێکخراوەکانی دیکەی کۆمەڵگەی مەدەنی هەیە لە شاری سلێمانی و لە شاری هەولێر و لە شارەکانی دیکە هەرێمی کوردستانیشدا بەپێ ئەو دۆستایەتی کە ئێمە هەمانە لەگەڵ ڕێکخراوەکانە ئاگامان لەو هەیە کە کارێکی زۆر باش کراوە لەوەی کە جارێکی دیکە ئەتیمای نیشتیمانی و ئەتیمای بە کوردستانی بوون بۆ تاکی کورد بگەڕێنینەوە و بەڵام ئەمەشیان بێکەم و کوڕی نییە. یعنی ئەوەی کە من ئەمە ئاماژەی پێ بم ئەوەیە کە تەنانەت لە دوێنێ لە ئەو پرێس کۆنفرانسی کە جەنابی کاک مەسرور بارزانی سەرۆکی حکومەت لەگەڵ خەڵکی شاری سلێمانی داهەیبوو باسی لەوە کرد یعنی بە ئاشکرا جەنابی سەرۆکی حکومەتیش نەشاردەوە لەوەی کە بێگومان گەنجانی ئێمە یاخود خەڵکانی ئێمە کەوتونەتە بەر پرۆپاگەندەیەکی نێرێنی لە
لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە شاری سلێمانیشدا بۆی ئەو پرۆپاگەندە نەرێنیانە ئەمە وای کردووە کە ڕەنگە لە ماوەکانی ڕابردوودا گەنجانێکی زۆر یاخود لاوی ئێمە بێتاقەت کرابێتن لەوەی کە تەنانەت وڵاتیش بچێ بێڵن بۆ دەرەوەی کوردستان بۆیە هەر ئەمەیە بەڵام دوجار تۆ ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی یاخود ئەو کەسانی دیکەش کە لە کۆمەڵگەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی وەکو ڕاگەیاندکار وەکو کەسانی ئەلامیش کە کار دەکەن و بە هەموو سێکتەرەکانی دیکە ئێمە دەبێت دەست لە ناو دەستی یەک بین بۆ ئەوەی کە بتوانین لە کۆمەڵگەی کوردیدا یاخود لە کۆمەڵگەی کوردستاندا بتوانین گەنجانی خۆمان ئاشکەینەوە و جارێکی تر ئیتیمای نیشتیمانی و ئیتیمای بە کوردی بوون بگەڕێنینەوە بۆ تاکی خۆمان چونکە بە دڵنیایی وەکو باسم کرد ئیشێکی زۆر کراوە لەسەر ئەوەی کە خەڵکی ئێمە ئیتیمای نیشتیمانی بۆ خاک نامێنێت تەنانەت ئیتیمای بۆ ئاڵا نامێنێت کە ئەمە لە هیچ وڵاتێکی دنیادا بوونی نییە تەنانەت لە لای ئێمە بەم شێوازە هەنگاوی بۆنراوە بەڵام ئەمە خۆشحاڵی ینی یەکێک لەو خاڵانی کە جێگەی خۆشحاڵیە ئەوەیە کە ئەم بابەتە دیاردەیە نەبووە بە حاڵەت زۆر ڕاستە لەلایەن هەنێک کەسەوە لەلایەن هەنێک گروپەوە بەڵێ زۆر ڕاستە بزانم گرنگیەکانی کاری ڕێکخراوەیی بۆ لاوان یاخود ئەگەر بە پێچەوانەوە لاوان لەکوێی کاری ڕێکخراوەیان تا چەند گرنگە ڕێکخراوەکان گرنگی بن بەوەی کە ڕێژەیەکی باش گەنجان لە خۆ بگرن گەنجان بەشدار بێت لە پرۆژەکانیانە بۆ نمونە ئێستا بەڕێستان کە ئەندامی دەستی کارگێڕی کوردستان دیالۆگن ئەو دەستەیە کە لە ڕێکخراوەکەیە کارەکەن گەنجن هەمووتان تا چەند گرنگە کە ڕێکخراوەکانی دیکەش یعنی کار لەسەر ئەوە بکە کە هەر لە دەستی کارگێڕیەکەوە تا ئەندامەکانی بۆ نمونە زیاتر گەنج بن کار لەسەر بابەتە گەنجانەکان کە تا چەند گرنگە بێگومان خات و پەشە و لە جیهانیشدا هەر بە شێوازێکی گشتی وایە لە بینی دەسەڵات و جەماوەردا یاخود لە بینی دەسەڵات و خەڵکدا کە گەلدا ئەوەی کە ئەم دوو دەستەواژە یاخود ئەم دوو دەسەڵاتە بەیەکترێ بەسێتەوە گەنجە یاخود ئەوەی کە ئەم دوو دەستەواژێ بە هاوتەریبی لەگەڵێکدا بەیەکتری دەبەسێتەوە بریتە لە گەنج وا دەکات کە بەرامبەر بە دەسەڵاتی سیاسی وڵاتێک یاخی ببێ و هەر گەنجی شەوا دەکات کە کۆمەڵگەی خۆی بەرامبەر بە دەسەڵاتی سیاسی ئاش بکاتەوە بۆیە ئەمە لە جیهانیش داوایە بۆی لە هەرێمی کوردستانیشدا یەکێک لەو خاڵانی کە ئەتوانم بڵێم بە خۆشبەختانەوە کاری لەسەر کراوە لە ماوەکانی ڕابردوودا بە تایبەتر ئەگەر لە پێش تەماشای پێش ساڵی 1990 بکەین ئەو کاتانی کە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە پەنجەکانی دەست تێپەڕی نەدەکرد لە کۆمەڵگەی کوردیدا ئەمە وای کردبوو کە گەنج سەرزانش کرابوو وە گەنج چەوسێنرا بۆ وای لێک هاتبوو کە تەنانەت ئازادی ئەوی پێ نەدرابوو داهێنانش بکە بەڵام خۆشبەختانە لە دوای ساڵی 1990 و لە دوای 2001 ترەوە بە تایبەتتر کە ڕژەمی بەعسی گۆڕبەگۆڕ کۆتایی پێهات ئەمە وای کرد کە گەنجی ئێمە فەزایەکی دیکەی بۆ دەسەبەر بکرێەوە و فەزایەکی بۆ دەسەبەر بکرێتەوەی کە بتوانێت داهێنان لە فکرەکانی خۆی بکەوە داهێنان لە کۆمەڵگەی خۆیدا بکات واتە پێ دوایە کە کاری ڕێکخراوەی گۆڕانکاری کە ئەوری دروست کردو لە ئێستا بێگومان لە پاڵ کاری ڕێکخراویدا دەسەڵاتی سیاسیەکەش ئەم شێوازە کارکردنی فراهم کردووە گەنجێک لە پێش ساڵی 2001ەوە بێگومان وەکو گەنجێکی دوای ساڵی 2001 نییە بۆیە زۆربەی کات ئێمە ڕەخنە ڕەنگە لە گەنجەکانی خۆمان بگری گەنجێکی 2001 یاخو گەنجێکی ساڵی 2002 کە لەدایک بووە جیاواز بیرەکاتەوە وەک لە گەنجێکی ساڵی پێشنەوەتەکان یعنی زۆر جار ئەم ڕەخنەیە ئەبێ بەڵام ئەمە دوجار باوکو و باپیری ئێمە کە شۆڕشی کردووە خەباتی کردووە پێشنەوەیەک خۆی زانیوێتی ئەم بەرهەمێکی ئێستاە ئەو دەسەبەری کردووە بەڵام گەنجێکی ساڵی 2001 ئەتوانم بڵێم سۆشیال میدیا بەرهەمی هێناوە و کاریگەری سۆشیال میدیاشی لەسەرە دەبینین شەوانن لە هەموو ڕێگەکانی وەکو سۆشیال میدیای وەکو فەیسبوک و تیوتەر و ئینستاگرام و سناپچات و هەموویەوە بگرا لە هەر هەموویەوە شەوانە پەیام هەیە گەنجی ئێمە قسەی تێ ئەڵێ ڕەئی خۆی تیا باسەکە بە هەموو پێوەرەکان قسەی خۆی ئەڵێ بۆیە ئەم گەنجە جیاوازە بێت لەو گەنجەی بێگومان کە لە ساڵی 91 پێشووتر هەبووە ئەم فەزە ئازادش بنەتوانم بڵێم یەکێک لەو خاڵە گرنگانەیە کە حکومەت و پەرلەمان کاری زۆر باشیان لەسەر کردووە بۆ هێنانەتی ئەو خاڵە وەزای دەنیش ڕەخساندن و پێشدانی کۆمەڵێک پێشینە لەلایەن حکومەتی هەرێمەوە بۆ ئەو گەنجانی کە خاوەن پرۆژان خاوەن فکری داهێنانن ئەمە جارێکی دیکە وای کردووە کە گەنجی ئێمە و کەسانی ئێمە کە خاوەن تاقە و زەیکی بێگومان زۆر باشن
بتوانن دوجار ئەم تاقە وزانە لە بواری بەرهەمهێنانە بەکار بهێنەوە و دوجار سوود و قازانجی هەبێ بۆ کۆمەلگا و لەمەشەوە حکومەت دەتوانم لەم کارەسانی زۆر باشی کردووە سەرڕای ئەو ڕخنانەشی کە گەنج لە حکومەتی هەیە یعنی ئەمە بێکەم و کوڕی نییە کە گەنجی ئەمەش لە حکومەتەیە ڕخنەی لە حکومەتەیە بەڵام دوجار حکومەتی هەرێم توانیوەتی لە دوای ساڵی 90ەکەوە کۆمەڵێک سێکتەری زۆر باش فەرهەم بکات بۆ گەنج کە دوجار ئەتوانم بڵێم ئەو فەزە ئازادەیە کە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی پاڵپشت بە حکومەت و حیزبە سیاسەکان توانیوانە بۆ گەنجی دەستەبەر بکەن ئەمە وای کردووە کە ئێمە گەنجی داهێنەرمان هەبێ و گەنجی خاوەن پرۆژە و خاوەن فکرمان هەبێ و گەنجانێکمان هەبێت کە گەنجانی داهێنەر بن و گەنجانێک بن پشت بە تاقە و وزەی خۆیان ببەسن ئەمە یەکێکە لەو هۆکارانی کە دەتوانم بڵێم ئێمە ژۆک و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە شێوازێکی گشتی کارمان لەسەری کردووە هەرچەندە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەوی کە باسم کرد هەمووی بریتی نییە لە گەنج ڕێکخراومان هەیە تایبەتە بە بواری ژینگەی ڕێکخراو هەیە کار لە بواری ئەدەبیەکە ڕێکخراوی دیکەمان هەیە هەر یەکەی بە شێوازی لە شێوازەکان کار لە سێکتەرە لە سێکتەرەکانی کۆمەڵگە دەکەن بەڵام ئەوەی کە گرنگە لە ناو هەموو ئەمانەدا توانیوانە کۆمەڵە گەنجی زۆر باش بێن لە پێشەوە بۆ گەنجێک کە لەوانەیە لە حیزبێکی سیاسیە ئەو توانە و تاقی خۆی هەیەی نەتوانێت سەرفی بکە جا بە هەر هۆکارێ بێت لە هۆکارەکان حیزبە سیاسەکە ڕێگری لێ بکات لەوەی کە فکرێکی ئازادی تایبەت بە تاکی خۆی هەبێ یاخود لەوەی کە گەنجێکی ئێمە لە ناو حیزبێکی سیاسیە نەتوانێت ممارەسەی دەسەڵاتی خۆی بکە لەم ڕێگەیەوە نەیتوانی ئەو بکە بەڵام دوجار ڕێگەیەکی دیکەی بۆ ماوەتەوە کە ئەوش بریتە لە ڕێگەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ئیشکردن لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە دوجار تاوکەری ئەو بواری دیکەیە کە پێی دەوترێت بەرەو پێشنی بواری کۆمەڵگە زۆر باشە دو پرسیارم کاکدانا باسی ئەوم بۆ کە بزانم ڕێکخراوەکان لایەندارن یاخود مەرجە بۆ هەندێک پرس مەسەلەن لایەنداری بکەن یاخۆ لایەنگیری لایەنێکی حیزبی یاخود شتێک بکەن وەڵاهی ئەمە ڕەئی شخصی خۆمە بێگومان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕاستە بەشێکیان هەیە وەکو ئایدیایەکی بێلایەن کار دەکەن بەڵام ئەگەر باس لە هەرێمی کوردستان بکەین بێگومان ڕێکخراوەکان ئەتوانم بڵم تا ڕادەیەک لایەنداریان پێوە دیارە بەڵام ئەمەشان جانیبێکی زۆر باشە بەڕێی من ئەگەر بتوانرێت وەکو ئەوەی کە ڕێکخراوێک سەر بەلایەنێکی سیاسیش بێ بەڵام بتوانێت لایەنە سیاسەکە ئیجبار بکات لەوەی کە کار بۆ گەنج بکات لەوەی کە لایەنە سیاسەکە ئیجبار بکات کە کار لە بواری بەرەو پێشچوونی کۆمەڵگەی کوردی بکات لە بواری کللتوری لە بواری نەتەوایەتی لە بواری نیشتیمانی بەڕێی منە مەکارێکی زۆر باشە بەڵام لە جیهانی شاوایە کاتێک کە ڕێکخراوێک دادەمەزرێت یاخود کە ڕێکخراوێک بۆ ئەوەیەتە پێشەوە کە کار بکات لە فەزایەکی کۆمەڵگەیەکی خۆیدا بۆ ئەو کار دەکات بەڕاستی بۆ بەرەو پێشوونی ئەو کۆمەڵگەیەیە جا ئەو کۆمەڵگەیەش بریتە لە هەموو حیزبەکانی ئەو کۆمەڵگەیە بەڵام ئەوی کە گرنگە تۆ بتوانی وەکو ڕێکخراوەکەی خۆت وەکو ڕێکخراوەکە کاری تێداکەی بتوانی هەموو حیزبە سیاسەکان لە ڕێکخراوەکەی خۆتا کۆبکەیتەوە ئێمە وەکو ڕێکخراوی کوردستان دیالۆگە توانم بڵێم بە شانازیەوە لە ماوەکانی ڕابردوودا ئەم کارەمان کردووە هەوڵمانداوە هەموو حیزبە سیاسەکان لە ناو ڕێکخراوەکەی ئێمە شوێندەسی خۆیان دیار بێ تەنانەت حزبی ئەلفمان هێناوە خەڵاتی پێشکەش کردو بە حزبی بامان هێناوە خەڵاتی ڕێزلێنانی داوە بە حزبێکی دیکە بۆیە ئێمە متەنەوعێکمان دروست کردووە لە ناو کاری ڕێکخراوەی خۆماندا کە دوجار ببین بە فەزایەک یاخود ببین بە مینبەرێک بۆ سەرجەم حیزبە سیاسەکان کە بتوانن ئێمە ژۆک و ڕێکخراوەکەی خۆمان بتوانین ببین بە مینبەرێک بۆی پەیامی خۆیان لە ڕێگەی ئێمە بگەێنن بە خەڵکی زۆر ڕاستە دوجار ئێمە وەکو کۆمەڵگەی کوردیش ئەمەوێ وەکو دو قسە ئەوە بڵم کە ئێمە وەکو ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی دوجار ئێمە ئەبێ بتوانین ئەو ئامانجەی کە کۆمەڵگە هەیەی لە نزیکردنەوەی لایەنە سیاسەکان ئێمە بتوانین ئەو ئامانجە بەدی بهێنین جا ئێمە وەکو ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی مامۆستایانی ئاینی وەکو مامۆستای ئاینی مامۆستای قوتابخانەیە وەکو بواری پەروەردە کەسێکی لە بواری ڕۆشنبیری و لە بواری ئەدەبیا بتوانێت ئەو کارە بکات بتوانین هەمومە بەدەستە جەمعی بتوانین ئەو کارە فەرهەم بکەین دوجار حیزبە سیاسەکانیش ئێمە بتوانین بەدەستە جەمعی ئاشبوونەوەیەکە بێ بۆ ئێرە بەڕێی من ناتوانین ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی بە تەواو بە ئازادی دەستەبەر بکرد لە جیهانیشە هەروە بووە یعنی ئەمە هەر لە کوردستان ئابووری نییە لە جیهانیشە ئەم بەم شێوازی کارکردنە هەیە ڕێکخراوێکی ئازاد نادۆزیتەوە چونکە تۆ دوجار بۆ کارکردنی ڕێکخراوەکە پێویستت بە سپۆنسەرکردنی کارەکانت هەیە بۆیە دوجار هەر پێویستە لە
میدیاشە هەروایە یعنی من خۆم بە حکمەوەی کە دەرچووی بەشی میدیام ئاگام لەوە هەیە لە میدیاشە بە هەمان شێوە ئەو کەسانی کە لە بواری میدیای کار دەکەن ناتوانێت بە شێوازێکی سەربەخۆ کارەکانی خۆی زۆر ڕاستە ئەچێتە جێگەی پرسیارەوە ینی تۆ ئەم پارەی لەکوێ هێنی ینی ئەم لەکوێ سپۆنسەرەکرێ لەکوێ پشتگیری ئەکرێ بە دڵنیاییەوە دوجار بۆ سپۆنسەرکردنی کارەکانی تۆ پێویست بە لایەنداریکردن هەیە کە بۆ لایەنداکردن بۆی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیش بە شێوازێکی گشتی لایەنداریان پێوە دیارە بەڵام ئەوەی کە گرنگە بتوانن ئەم ڕێکخراوانە نەبن بەوەی کە تەواو هەژمونی حزبێکی سیاسی جێبەجێ بکەن بەڵکو ببن بە مینبەرێک بۆ کۆکردنەوەی حزبە سیاسیەکان دوجار ئەگەر حزبێکی سیاسی لە شوێنێکی شەهاڵەیەکە بۆ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی ببندنی ببن بە فشارێک لەسەر حزبە سیاسیە لەوەی کە بتوانن ریفرۆمێک یاخود بتوانن چاکسازیەک لە بواری ئەو حزبە سیاسیە بکەن لەوەی کە دوجار بیگەڕێنەوە بۆ ئەوی کە کۆمەڵگەیش پێویستی بەوایە کە حزبە سیاسیەکانیش تێدا هەبێ و بوونی هەبێ بۆیە بە شێوازێکی گشتی توانم بڵێم ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەگەر بە شێوازێکی ئازادانەش کاری خۆیان نەتوانن بکەن بەڵام دەتوانن کاریگەری زۆر باشیان هەبێت لەسەر حزبە سیاسی یاخود ئەو لایەنە سیاسی کە کاری لەگەڵان زۆر باشە زۆر سپاس کاک دانا سپاس دەکەم ئەمڕۆ لای ئێمە ئامادە بووین سپاس بۆ ڕێنمایی ئەو زانیاریانی بە ئێمە بەخشی لەسەر کاری ڕێکخراوەیی بە حکمی ئەوەی کە بەڕێستان چەند ساڵەکە لە کاری ڕێکخراوەیە کار ئەەکەن ناو ڕێکخراوە کار ئەەکەن سوپاس دووبارە بۆ ئامادە بوونت سپاس دەکەم زۆر سپاس بۆ کاک دانا حسام کە بەڕێزیان ڕاگەیاندن کارن لە هەمان کادا ئەندامی دەستی کارگەری ڕێکخراوی کوردستان دیالۆگ بوون ئەمڕۆ لای ئێمە میوان بوو قسە باسمان کە لەسەر ڕۆڵی گەنجان لە کاری ڕێکخراوەیدا تا پرۆگرامێکی ترە شاد بن خواتان لەگەڵ بێت.